باشا كابتن باسی یانەی هەولێرمان کرد نادی هەولێرمان کرد لە هەشتاکاندا سێ گۆڵکاری زۆر باش هەبوو سەرکار عەلی خان کامەران محەممەد و بەڕێستا باشە ئێستا یانەی هەولێر چۆن دەبینی بەڕێستان بە بەراورد بەڕابردوو من حتى وقتی شوان مامۆی داهاتمە مەلعبی زۆر باشە طبعا پاشەمە جیلە کاجیل محەممەد خۆشناوانە هاتن وەلو لەگە مەشگەمایان کردێ بەس تقریبا تەواو کرد بوون پاشەوی هاتن تقدیمە شتێکی جوانیان تقدیم کردو هەولێرێ وەلو لە تاریخەکانە من حەزم لێ باسی کەم لەبەرەوە شێواندیان تاریخەکەی شێواند ئەوانی مەسەرەن چەند گۆڵی کردێ لە هەولێرە من ناسمە ناو تەفاسیل لەبەرەوەی الحەمدوللا و شوکر ئەوە دەزانن و تاریخە کاک سەرکار یەک لە لاعیبەکانە من کە گەمەم دەکردن ناو ساحەی موعجب بە سەرکاری بوو ئەمن گەمەم دەکرد ناو ساحەی حەزم لێ نەبوو سەرکار یەک دەقم بریندار بی دەمگۆ ئەوە ڕاوەستی ئەمە ڕادەوەستی کامەران نەفسی شتە شاخەوان نەفسی شت بوو ئەوانە سەرتیب بوو کەماڵ بوو ئەوانە نەفسی ئازادە سوودادە هەلۆیە ئەوانە کاک فازیلە هەمویان هەر کەسە سیفاتە چیە بوو ڕۆژێک هەر ناو مەلعەبی ڕاوەستان گوتم کاکە جێ بدەنێ ئەو مەلعەبەی دەبینن ئەو هەموو لۆ من نەهاتیە هەموو لە توش نەهاتیە هەر مەزموعەک هاتیە لێ کەچی یەک مشەجیعەیە تقریبا 1000-2000 کەس دوێ کەچی هاتیە ئاگاتان لێبی ئەوجام ئەمە متەفاهم بین لەگە یەکدیری باشترە الحەمدوللا شکر زۆر شتمان لەگە یەکدیری باش بووین ئەوجا ئەمە دەتانم پێت بڵێم لەسەر لاعیبەکانی ئەوانی نەکرد کاک کامەران و کاک سەرکار نا مهاجمی زۆر باشە بوو مادیمان هەبوو لە زانیاری کەماڵ سکەمان هەبوو لە سکەی گەمەی دەکرد لەسەر مستەوای زۆر بەرز بوو زەلال ئەسعەد بوو لەسەر مستەوای زۆر بەرز بوو ئەوانە هەمووی لاعیبی باش بوونە باش کاپتن باسی محەممەد کامەرانمان کرد کامەران محەممەد حەفەن پێم خۆشە تۆزێک باسی خۆت لەگەڵ ئەو بکەی کاتێک بانکهێشتی هەڵبژاردەی عێراق کران لە تیپی لاوان لە ساڵی 85 بوو چووینە بتوڵەی جەزایر بوو کاسی فەڵەستینیان پێدەگۆ هەردوو چین لە منتەخەبی شەبابی پاشەوی کامەران دەستنیشان کرا لۆ کاسی خەلیج چوو پاشەوی ئەمن دەستنیشان کرام لە منتەخەبی عێراق هەستاواش لەگەر ئەو عەمالیقانە دەچوون لۆ سیۆڵ 35 ڕۆژ لەگەر ئەمە عەسکەر بووین هەر جارێکی منتەخەبی عێراقەکە تەشکیل دەکرا ناویمەی تێدا بووی کوردەکان یعنی لێکوان ئەمە دەبێت شتە چی بڵێم دەزانین ناوی چەند ناوی تێدا بوو 28 سیناو ئەمە هەولێر لەو 28 سیناوی سێ ئێمە بوو هەموو جارێ ئەمە شاخە کامەران سەرکار ناومان تێدا بوو کە بانگێش هێز دەکرێن لە منتەخەبی عێراقی تەدریب کرد لێوێنەرێ کە دەچی لێ تەدریب دەکرد لەگە چی بوو ئەمالیقەی عێراق بوون هەشتایەکان دەێنەوە ئەوە چوونە کاسی عالەم ئەمە لەگەوان تەدریبمان دەکرد هیچ فەرقمان نەبوو لەگەوان بەس یەک فەرقمان نەبوو ئەمە کورد بووین ئەو فەرقەکەی هەبوو هیچ کەی نەبوو بەس بڵێم وەڵڵاهی غەدریان لەمە نەدەکرد بڵێ بە وەکو غەدر بەس ئەوان یەکەیان دەویست یعنی لە خۆیان نزیک بین وەلەو لاعیبی زۆر چاچی تێدا هەبوو بەس ئەمەش لە زۆر بیان باشتر بووین ئەوجا ئەمە کە لەو سی لاعیبەی کە وەردەگیرە لە منتەخەبی عێراق لە هەموو عێراق سی لاعیب سێ لاعیبی کوردی تێدا بوو هەموو جارێ ئەو سێ لاعیبە ئەمە تێدا بوو ئەو زۆر مهمە کە تو دەستنیشان دەکرێت جەریدە دەرێ بانگهێشتی منتەخەبی عێراق دەکەین ئەو لاعیبانە بابێن لە بەغدایە ئەو زمانی مهمە شانازیەک توێتی لەگەوانە بەس تەمرین کرد لەگەریان یان لە مەلعەب شەعبیانەوە یان لەسەر مستەوای قیادەی عێراقی دەتناسیتنەوە فلان کەسەوە فلان کەسەوە فلان ئەوە مهمەکەی لێکوانە ئەوەش فەخرێک و شانازیەکە لە شارەکەی تووە لە وڵاتەکەی